ئەوە قسەم لەگەکری شاڵە بۆتی خەبەرتان دەمەوە بە قوربان دەم بابەجە خوا مفقودیان کوڕم بابەجان بەڵێ کچەکەم بڵێ بابا دەبڵێ کچەکەم بەتەمای چ بڵێ دەی هۆشنگ تەلەفۆنی بۆ کردم هۆشنگ هۆشنگ چیە کچەکەم باوکە جان ئەوەی قەرار بوو بێتە داوام ئەرێ ئەوە چی کرە هۆشنگە ئەوە چەند جارە دەرێت دێم نایم دێم یعنی ئەو جارە بەڕاستیتی باوکە جان تەلەفۆنی بۆ کردم هەر خۆشت بەتەما بوویت بیبینیت قسەی لەگەڵ بکەی ئێ باشە لەبەر چ دەهات باوکە جان ئەی پێم نەوتی کێشەی هەبوو دوای ئەوەش ئەم جارە بەتەنیان نایەت ئەم جارە لەگەڵ عایلەکەیەت کچەکەم بابەکەی خۆم بەڕاستی ئەمن عەقڵم ئەو عایلەی ناگی ئەوە چەند جارە دەرێت دێ نایە تێناگەم باوکە جان خۆت دەزانیت بابێن قسەیان لەگەڵا بکە دوای ئەوەش من قەت لە قسەی تۆ دەرناچم ئەگەر بەدڵت نەبوون ئەو وەختە قسەیەکی لێەکەین بەڵام ئێستا بێ جوابیان لێ بگەڕمەوە کەی وەختێک دیاری بکەین بۆی بێنە پێش سڵاو لەو خوشک و بابەت جوانەی من بەخێر بیتەوە کاکە گیان مستەفی کوڕەکە خێرەوە دڵخۆشی واز دەوەی بینم پیرۆزباییم لێ بکەن خێر خێر چ بۆ کوڕەکە بوومە مدیری کۆمپانیا بەڕاستە یاخوا پیرۆزت بێ کاکە گیان ڕاوە کچەکەم ڕاوە مدیری چ بابە بێ لەوەش بوومە خاوەنیشی بەڕاست ئەڵڵا ڕاوە کچەکەم وازوو هەڵمەچ و ڕاوەستەوەندە دڵخۆش مەبە لە چیان کۆمپانیای بابە لە کۆمپانیەکەی کاک عارف یعنی جەنابێت ئێستا بوویە بەڕێوەبەری کۆمپانیەکەی عاریفی منکو سامانەکەش بە نای توکرا بابە بەڕێوەبەر نا خاوەنی کۆمپانیا باشە خێرە کاک عارف دێ توی دەکاتە بەڕێوەبەر و کۆمپانیەکەشت بەناو دەکا بابە جان کاک عارف کۆمپانی دیکەی بەناوە لە بەریتانیای هەر لەبەر هەندێک ئەمریکا دەخاون کۆمپانیا بێ لەوەش لەبەر بازیش کوڕم بەو شتانە باوەڕ مەکە ئەمە تێناکەم ئەو ماستەم وەچی تێدایە کوڕم نابی بەو شتێ ڕازبی لە دوای پێ بدە سەفی کو هەستای ئەوی شەڕ ڕازی بووی بێ ئەوەی ڕەزامەندی من وەرگری ئێ باوکە جان لە سەفین باشترە دۆزنەوە بۆ ئیشە نا کچم ناوانیە سەفی دەبایە باشت بیر کردبایەوە ئێ بابە جان کاک عارف لە من زیاتر باوەڕی بە کەس نییە ئێ وایە باوکە جان ڕاستەکە دوای ئەوە چی لە سەفین باشترە خۆش دەزانی ئەو زاوایان وەکو کوڕی ئەوان حسابە نا کچم نا ئەمە قەناعەتم بۆ بابەتینە بابە جان ئەموم زانی دڵت خۆش دەبی کوڕم کو دڵم بۆی خۆشبی ئەوە دڵخۆشبوون نییە هەستای بەبێ ڕەزامەندی و بێ بەوەی ئاگادارم کەەوە چوی ئەو ئیشت کردیا دە باشە باوکە جان واز لە مۆڤعانە بێنە تخوا خۆت بێ تاقەت مەکە بەس تۆ پێت نەوتم چی جوابی ئەو ماڵە بمەوە عیبە چی ها ماڵ کچم کێشەی برات بەس نییە کێشەی توش وەڵڵی ئەمن مێشکم ڕاوەستایە نازم بیر لە چ بکەمەوە بابەتی تو چ بوو باوکە جان ئیماڵی هۆشەن ئەی نەبوو چاوەڕە جوابەکەن باشە کچم باشە دە پێیان ڕێ سوێنە شەوێ بابێ باشە باوکە جان دێمە لە سەیزمتان وەرە سەفی وەرێ بەڵێ بابە